کەسانێک هەن ژیانیان زۆر خراپ ئەزان بۆ لەبەری فەرهەنگەکەی مێشکیان وشەی خراپی تایە ئەمەکەی ژیانە ئەمەکەی وەزعە هەرگیز چاک نابێ هەرگیز باش نابم گورە من داماوم من بەدبەختم هەر بەردێ لە ئاسمان بکەوێتە خوارەوەی کێشە بەسەر منە فەرهەنگەکەی پڕ لەم جۆرە قسە پڕپوچانە کە بە دڵنیایی هیچ جۆرە سوودێکی نییە قسانە خۆتان باش ئەزانن هیچ سوودێکی نییە وەرە من و تۆ ئەچین لە شەقامێک پیاساکەین ئەم شەقامە پێ ئەچێ قوڕاو بێت تۆ هەر سەرنجت لەسەر ئەو قوڕاوە بێ هەمی شە بیرم خەیتەوە کە ئێمە بە ڕێگایەکە ئەڕێن قوڕاوە پێڵاوەکانمان پیسەرە سوودی چییە ئەگەر قەرار بێت بۆ ڕێگای بڕێن ئەی بۆ نەی تۆزە سەرێ بەرزکەیتەوە ئەی بۆ نەی بیر لەوە بکەیتەوە ئێستا باسی چی بکەین باشە لەم شەقامە باسی چی بکەین ڕاستە شەقامەکە قوڕاوە بەڵام باسی چی بکەین ئەکرێ یادگاریە بگێڕینەوە ئەکرێ نوکتەیە بکەین ئەکرێ قسەیەکی خۆش بکەین ئەکرێ تەماشای ئاسمان بکەین ئەوە نەسەرمان لەسەر ئەو قوڕاوە نەبێ بۆیە تۆ وەرە بزانە وشەکانی مێشکت چی بۆ نمونە هیوا هەیە دایما قسەکانی ئاوە وشەکانی تەنانەت ئێستاکە ئێمە لە کۆمەلگایەکە ئەژین کە چی ڕەواجی هەیە جنێودان یەکتر شکاندن گاڵتەکردن بە یەکتر ئەمە ڕەواجی هەیە ئایا فەرهەنگەکەی مێشکی تۆ چەندێک لە موشانی تایە